بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا وانەی پێشی لە کلیلەکانی تێگەیشتن و ڕامان لە قورئانی پیرۆز باسی سەرەتایەکی مانای ڕامانمان کرد، مانای تەدەبورمان کرد لە قورئان و چۆنیەتی تێگەیشتن لە قورئانی. طبعاً باسمان کرد کە خولاسەی مەسەلەی تەدەبور لە قورئانێک کە خوای گەورە داوای لەمە کردیە، خولاسەکەی ئەوەیە کە یەکەم دڵ و دەروونمان بە قورئان تەزکیە بکەین، دڵ و دەروونمان پێ پاک بکەینەوە، پێ پەروەردە بکەین و هەروەها ئەو کاتەش کردەوە و دەوروبەریشمان بەو قورئانەی پاک بکەینەوە و چاک بکەین و ژیانمان پێ بگۆڕین. و پێغەمبەریش عليه الصلاة والسلام ئەرکەکەی هەر ئەوەیە، وەزیفەکەی کە هاتیە، فەرمی هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. خوای گەورە ئەو پێغەمبەرەی ناردی عليه الصلاة والسلام لە بۆ سێ ئیشی پێسپاردیە. فەرمی ئەو ئاەتانەی قورئانیان لە بۆ بخینەوە، ئیشی تیلاوە، بەڵام چ نەوعە تیلاوەک؟ ئەوەی کە باسمان کرد تیلاوە بە شعوری لەلایەن رب العالمین وەرگرتن، التیلاوة بشعور التلقي، و هەروەها تەزکیەیان پێ بکە، پێیان پاک بکەوە. تەزکیە بەهۆی چ؟ بەهۆی کردداری تەدەبور و ڕامان کە ئێمە ئێستا باسی کلیلەکان دەکەن. و سێیەمینیشیان فێریان بکە لەو قورئانەی، بە ئەویش بەهۆی چ؟ بە تەداڕوس، بە بیرلێکردنەوە و دەرس وەرگرتن. ئەوانە هەمووی معنای تەدەبور بوون. ئەو زامە کوو بچین کاتێک کە قورئان دەخینینەوە بتوانین تەدەبوری تێدا بکەین. چەند کلیلەکمان هەیە کە باسی دەکەین ئینشاءالله لە درێژەی دەرسەکان و دواتریش لە نمونەکان، نمونەی چەندان ئاەت یان سوورەت لەسەری بە عەمەلی ئینشاءالله تەطبیقی دەکەین. یەکەمین کلیل کە باسی دەکەین بریتیە لەوەی کە التبصر والتفكر في الآيات القرآنية. كاتك لبو آيات قرآني دتي ببصيرته وبتي. بصيرة يعني تي بصيرة يعني بينيني ضل نقبة تنها ببينيني تساو ببينيني ضل ولا بو قرآني بتي تون كامل مصطلح قرآني نظر من هي بصيرة من هي نظر تماشا كردني تساوة بلان بصيرة تماشا كردني ضلة ببلغيتي ببلغي وإخوائي قورس ببيغمبر عليه الصلاة والسلام ده فرمي وتراهم ينظرون إليك وهم لا يبصرون. فرمي أو بيباورانا دبيني تماشات دكن بلام ناشد بينا، تماشات دكن ناشد بينا، تماشا كرنا كيان بس تماشا كرني تساوى بلام ببينيني دلي لقردانية أصل أبي كتاو تماشا دلي تشتشي دكا دليش لقري موافق بي وانيا كجوي ددي اشتشي دليش لقري جوي بداته. لو إلى قرآن إخوائي قورا زۆر باسی ئەوەی دەکا کەوانە کەڕ بووینە، کۆرە بووینە، ئەوە لە بەرامبەر چ کەڕی و کۆریە؟ کەڕی و کۆرەی دڵ، نەک کەڕی و کۆرەی چاوی سەر. فەرقی ئەو دوانە چییە؟ نمونەی بینی ئەگەر دوو کەس بەلای کەسێکیدا بڕۆن، یەکەم جار بەکنیدا بڕوە کەسە کە لێی قەومایە جلی شڕ و وڕ بووە، ئەو جبزان حادیسەکی بەسەر هاتیە، هەژارە، خەڵکی ئێرە نیە، باسی حاڵی خۆی دەکاتن، زۆر بە تەواوی کە باس دەکاتن حاڵی خۆی ڕوون دەکاتەوە. یەکەچی دیکە بەکریدا دەڕوە عینن شێواز حاڵی خۆی لە بۆ ئەو کابراش ڕوون دەکاتەوە. ئەمر خەڵکی ئێرەنی مەولێم قەومایە تووشی ئەو حادیسەیە بوو، هیچم لەکردنیە و زۆر برسیمە، وەزعم ئەوهام بەسەراتیان فلان کەس غەدری لێ کردم، ئەلێرە ئەوهای لێ کردم. یەکەچیان کە جێیدا قسەکان گریانی لە چاوی هات، زۆر پێی کاریگەر بوو و گوتیشی ئەمن هەرچی پێم بکرێ لۆت دەکەم. نەتیجەی یەکەچیان عینی قسەی گوێ لێ بوو، یەکسەر بەلایدا ڕۆی و گوێ نەدا هیچ. فەرقی ئەو دوو گوێ لێبوونێ، هەردووچیان بە گوێی سەرجێیان لێ بوو، هەردووچیان بە چاوی سەردیتیان، بەس یەکچیان بە چاوی دڵیش تەماشای کرد، بە گوێی دڵیش گوێیدایە، ئەویدی بەس بە ئیسەر بوو. لێ خوای گەورە لە قورئان زۆر تأکید لەو حەقیقەتەی دەکاتەوە، دەفەرمی ولا تكونوا كالذين قالوا سمعنا وهم لا يسمعون.
چێو کەسانەمە بن کە گوتیان گوێمان لێبوو گوێشیان لێ نەبوو، چنە عەجێبوونەک گوێیان لێبوو گوێی سەر، چنە عەجێبوونەک گوێیان لێ نەبوو گوێی دڵ. لۆیە کردنەوەی گوێی دڵ، کردنەوەی چاوی دڵ لە بۆ قورئانێ یەکەمین کلیلە کە ئینسان پێ بچیتە ناو قورئانێ. خوای گەورە سوبحانەهو وتعالە ناوی لە ئاەتەکانی قورئانێ نایە بەسائر، یعنی ڕوونکەرەوە و بیناییە لە بۆ چاوی دڵ، لە بۆ چاوی دڵ. قد جاءكم بصائر من ربكم فمن اهتدى فإنما يهتدي لنفسه هذا بصائر من ربكم أو قرآنا هل يكل آياتكاني بصيرتك، يعني بتاوي دل تماشای بکە ڕێت لە بۆ ڕۆشن دەکاتەوە، ژیانت پێشان دەدا، خۆت پێدەبینی حقیقەتت چی، دەوروبەرت پێدەبینی، هەموو ڕووداوەکانی ژیانت پێدەبینی کەوە ڕوونمان کردەوە باسمان کرد لەوەی کە کو ئەو قورئانە فورقانە حەق و باتیلی ڕوون دەکاتەوە و پیشانی ئینسانی دەداتن. ئەوە لایەنی بەسیرەت کە بەو شێوەیە بە چاوی دڵ ئینسان لە بۆ شتێکی بچیتن، یعنی دڵی لەگەر حازر بی نەک بەس چاو، گوێی دڵی لەگەر حازر بی نەک بەس بە گوێ بداتە ئاەتەکانی قورئانی، ئەو جا دەبینی چ سوودەچی زۆر لە قورئانی دەکە. ئەوەش بەوەی دەبیتن کە بەڕاستی هەندێک شت هەیە، هەم جەوەچی مهەیە بی، هەم دڵیشی ئینسان مهەیە بکاتن، ئامادەی بکە لە کاتی خوێندنەوە و تێفکرین لە قورئانێ بە خێرایی بەسەری دانەڕواتن. ئەگەرنا خوای گەورە سوبحانەهو وتعالە گلەیی لەو کەسانە دەکا کە ئەو ئاەتانە گوێ دەدەنێ بەڵام بە کەڕی بە کۆرەیی بەسەریدا دەڕۆن، ومەدحی ئەو کەسانش دەکا کە بەو شێوە نینە کە عیباد الرحمن الذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا، بە کۆرەیی بە کەڕی بەسەر ئاەتەکانی خوای گەورە دا ناڕۆن. پاشان تەفەکر لە بۆ ئاەتەکانی قورئانی خوای گەورە سوبحانەهو وتعالە زۆر لە قورئانێ هانت دەدا لە بۆ تەفەکر، هەم تەفەکوری ئاەتەکانی قورئانێ کە خوێندراوەنە، هەم تەفەکوری ئاەتەکانی کەون. چکەوچی باسمان کرد ئەگەر ئەمە بە حەقیقەت فێرە خوێندنەوەی قورئان بین، قورئان فێرە خوێندنەوەی هەموو شتێکت دەکا، فێر دەکا لە حەقیقەتی هەموو شتێکی تێبگەی بزانی بیخینیەوە. ئەوجا تەفەکر بریتە لە چێ؟ لە زمانی عەرەبی تەفەکر یعنی ئیعمال الفکر، بەکارهێنانی بیر. بەکارهێنانی بیر چییە؟ مقدمەک هەیە، پێشەچیەک هەیە، ئەنجامەکی لێ دەردەینی، بە بیرکردنەوە پێی دەگەی ئەنجامەک. کابرایەکی دوو کەس مەسەلە بەکن بەردەچی دادەچن، تەماشای بەردەچی دەکەن، دەستی لێ دەن، دەنگەچی لێوە دێ، بەرزی دەکەنەوە، تەماشای ڕەنگەکەی دەکەن. یەکیان ئەگەر جیۆلۆجی بی، لێزان بی لە عەمەلیە فکریەکەی، بەو دەست لێدان و دەنگ لێوە هاتن و تەماشاکردنەکەی دەرێ ئەوە لە فلانە مادە و فلانە مادەی پێک دێ، یان بە هەندێک تاقیکردنەوەی بینین و تەماشاکردن و ئەوەی وەرگرتنی دەرێ پێدەچی عمری لەو دەورەی بیتن ئەو بەردە. کەسێکی دیکەش ئەو مواسەفاتانە هەمووی دەنجی لێدا و تەماشا بکا و ڕەنگەکانی دەبینی، هیچ فەرقی پێ ناکە. ئەوە چییە؟ مقدماتە کە بە پێنج هەستەوەرەکان ئەوە پێی دەڵێن پێشەچی. پاشان فکری بەکاردەینی دەگاتە نەتیجەچی. مەسەلەی ئیمان هەمووی لەوەیە کە حەقیقەتی قورئانێ لە بۆ ئەوەی هاتیە ئەو مەسئلەیە ڕوون بکاتەوە. هەرچی لەو کەون و کائیناتەی لە مەخلوقات ئەمە دەیبینین چییە؟ هەموو ئەو پێشەچیانەیە کە بە پێنج هەستەوەرەکان هەستی پێ دەکەی. لەوەی بگەینە نەتیجەکەی بە بەکارهێنانی فکر کە بریتە لەوەی خالقك هەیە، ئەو خالقە عەلیمە حەکیمە بە ئەسما و صیفاتی، ئەو خالقە ئەو کەونەی لە پێناو مەبەستەکی دروست کردیە، ئەو مەبەستەیە دەبی لە ڕێیەکی ڕوون کرابیتەوە، پەیوەندی بە پێغەمبەران وەکردی، ئەو پێغەمبەرانە هاتین ئەو مەبەستەی ڕوون دەکەنەوە موافق لە بۆ فیتڕە. هەمووی بریتە لەو حەقیقەتە ڕوون بکاتەوە. لەوەی قورئان بەشەکی هەرە زۆری تەرخان کردیە لە بۆ ئەو مەسەلەی تەفەکورە، لە بۆ ئەوەی ئینسان لە ژیانی تەنها لە کاری ڕانەوەستی قورئان هانی دەدا لە بۆ ئەوەی بەرەو بکەری بچی، فکر لە بکەری بکاتەوە. تەنها لە نیعمەتەکان ڕانەوەستی بخوا و بخواتەوە و بەکاری بینیتن، بەرەو ئەوەی بچی بیر لە بەخشەری بکاتەوە، نەک تەنها لە بەخشەکان بەڵکو بیر لە بەخشەر بکەوە. تەنها هەڵسوکەوت لەگەر کارەکان مەکە، بیر لە بکەر بکەوە، بزانە چێ ئەو کەون و کائیناتەی دەڕوێنی و دەباتن. قورئان حەقیقەتەکەی لە هەندەیە کە خوای گەورە دەفەرمی وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم. أو قرآن ما لبو دابزاندي لبوي
لبو أو خلقي الرون بكي وكتيان لبو داز بزي ولعلهم يتفكرون لبو أوانش بيري لي بكنوا كاتا بياني همشتشي دكا همشتك رون دكاته ببير لي كردنوا ببير لي كردنوا إنسان دقاته أو حقيقته بلان ببير لي كردنوا تنها لقل رخصار بون تنها لقل روكشي شدبون ببي أوي بس يناو خودي اشتكان ناتواني استفادة بك لو تشينا أواني كدتوان أو تفكري بكن أولو الألباب خاولاني عقل جيري سلوب خاولاني ناوروك نك لتويك الاشترانا وست تماشي ناوروشي دك أمن بيم سر دنيا بجيمو كسابته بكمو بس فكرم لخومو لا تير كردني آرزوا جياني خوم بيتو باشان بمرمو برو بخيرتي أو تسبو أو تنهاج شتشي ظاهري روكشي دريم ديت بلام كساني كلاقر قرآني منهجي قرآني ست بيدري دري برو ناو حقيقتي فكر لو يبكيوا أتو أصلا لو تس دجي لو تس أو بو مرحلة عمرانة دادتي لو تس دخوي وأركتسيا أو تسيا أو أولو الألباب كبرو ناو أو ناو الروكيدتي بهوي فكر كردنوا طبعا لقرآن زور هاندرا أفلا تتفكرون أفلا تعقلون بكار هناني عقل بكار هناني فكر أوانا كليلي هرت سرتشي أوي كإنسان بيبسي تناو قرآني أو جا سوى باس ماكر آية كونية كان لقرآن هرهان الددا إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض يعني إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار والفلك التي تجري في البحر بما ينفع الناس أو سورة بقرة آيات دريجك يك بآيات خلق داده تنكبشة زوري قرآنه لبو أوي دياري كرايا إنساني بهوي بير كرنوا بقينيته حقائق تنكوي إنسان ليرة ديبيني آثاره وأفعاله آثار تسيا شوين بي أنا تدبيني ليرة زي بي هنديارة أجر زي بي كا بأي إنساني بسيدري إنسانك بير داروشتي كواتا بهوي شوين نوارة شي حكمك ده أجر إي بشيلي بأي بشيلي بسيدري بيمواي بشيلك بير داروشتي أجر بأي بزني بسيدري بزنك بير داروشتي كواتا بهوي أو حقيقة إنسان بهوي أو أثراني هي مؤثري لو بديار ذكي بهوي أثري مؤثرة لو بديار ذكي هرتي لو كون كائناتي أثره أفعاله آثاره أفعال وآثار دلالة لسر أسماء الصفات دكا أسماء الصفاتش دلالة لسر ذات دكات أو قرآن بشة زوري كإنسان بو تفكر برو قرآن سو درقاكاني تيجيشتن لقرآني درقاكاني سود بينين لقرآني لبو دبيت وكا كليلي يكما إنسان وكو بتساوي دل وبا فكر برو أوي بسيتن لو دوشت مال ليرة باسك تبصر زياتر عملة شي قلبية مسألة دل تفكر زياتر عملة شي عقلية قرآن ليكاتا كتابك توجيه عقل قلبك عقل زي تسيات زي اللي قدانا وحسابات وشيكار كردن وتحليلاته يعني معلوماتي شكار دكا قلب زي شعور وهست ونست وخوش ويستن وركليبو نويه أو زا قلب بالرياضة دا بخوي للإنسانيان عقل قلب بالرياضة قلب سكاني لدست قائدة بس عقل لا تنشتي دانشتي لا تنشتي ساقي دانشتي أجزيلة شيء بدري أوها بروها نرو بس لآخر سكانك لدست شيء لدست قلبك عقل أو إذا داتي الراويجي دداتي دري أوها بكوها مكا بجيري أو معلوماتي كايتي بس لآخر أو لو يكسر شيء دبيني دري فلانا شتي مخو زور زياني هي مثلا عرقي مخو مخو دريم لتو باش زام زياني هي بس اللي زاني نكاي ليري الشور نابي تولو ايرا خوي مهم او معلوماتك الشور بولو قلب بيك ولا قر عقلي او زهنجي بالرياركي ددات لو القران ليك وقتي كتابك توجيه قلب عقلي ذاك بزوري برهمي بشري تماشا ذكي يان هستو سوزي إنساني دورجيني لاني عقلي وبلغي عقلي تيدانيا يان بلغتشي عقلي وشكا لاني هستو سوزي تيدانيا آتكاني قرآني أو تايبت من ديان هي ليك وقتي هستو سوزي شد دورجيني عقلي شد دورجيني هاني عقلي شد دا لو باشترين منهج
كإنسان وكو عقيدة وبيرو باور بيخيني كإنسان وكو پەروەردە بيخيني أوي لسر منهج قرآني رابوستيت ڕاستە و کتابانەی دیش دێتەوە دیسانێکە لە قورآانی هەڵیان هێنجایە ئەو زانایانە بەڵام لایەنی پەروەردەی لایەنی وەرگرتنی عقل و قەلب لایەنی ئەوەی ئینسان پێ بگۆڕێ ببیتە ئینسانەچکە نەک بەس معلومات لەبەرەوەی هەیە کابرا مێشتی پڕی معلوماتە بەڵام لۆ قەلبی هیچ شۆڕ نەبوویتەوە لۆ هیچ عەمەلی نییە بە چ دەکرێتن بەوەی کەمە لەسەر منهەجە قورئانیەکەی خۆمان و دەوروبەرمان پێ پەروەردە بکەین کلیلی دووەم لە کلیلەکانی تێگەیشتن و ڕامان لە قورئانێ ئەوەیە کەوە ئەو بەسەرهاتانەی کە دەرێن چیرۆک ئەو چیرۆکانەی لە قورئانێ هاتیە ئەمە بە چاوی عیبرەت پند ئامێزیەوە تەماشای بکەین یەکەم شت قورئان لۆی تێبگەین ناوی لەو بەسەرهاتانەی پێغەمبەرانی پێشی گەلان و قەومانی پێشی نایەچێ ناوی لێنا قەسەس وشەشی وردە قص أثره لزمان عربي يعني شوين كوتني روداوشي روداوك رويدا برو بدو دا برو بزانة سبوة كاتا إلا بشتشي الراستقينة دادت دا قوتريكا أتو بدوي دادتي بلام حكاية حكاية سيا دا جيرنوح أو هان جيراوة لو القرآن قد حكاياتي بكارناني قصصي بكاردني هذا فن لما سلا زمانوانيكي وقالت لأخته قصيه دایکی موسا عليه السلامی بە خوشکەکەی دەرێ بڕۆ بە دوو موسایدا بڕۆ بزانە چی بەسەر هاتیە کە کەتە ماڵی فیرعونی و هەریان گرتەوە بە دوایدا بڕۆ کاتە قەسەس بە دوا دۆڕایشتنە لەبەرەوەی هەمووی ڕووداوی ڕاستەقینەیە کە ڕوویدایە و ئینسان بە دوویدا دەچێتن قورئان دەیەوێ هانمان بدا لەوەی بە دوویدا بچین لە کوردیەکە ئێمە دەڵێن چیرۆک بەس وشەی بەسەر هات ڕاسترە لۆی بەسەر لەبەرەوەی شتەکە ڕوویدایە بەسەر کەسێکی داهاتیە بەسەر قەومەشی داهاتیە چیرۆک پێدەچی ئەسلی ڕیشەکەی لە زمانی کوردی لە چیڕی هاتبی جیرکردنەوە یعنی درێژکردنەوە ها مەسەلەیان دەجێڕا و درێژیان دەکردەوە لۆی وەختیان پێ ببەنە سەرێ لۆی دیسانێکە تعبیری بەسەرهاتی دەقیقترە لە تعبیری چیرۆکی کە لە بۆ قورئانێ بەکاربێ ئەو ڕووداوانەی کە قورئان باسییان دەکاتن جاء الرداوان قرآن دفرميتشي لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب لو بسر هاتانا پند هي لبو أكساني كخاون عقل جيري قلبا عبرة معنى يتسيا لزماني عربي عبرة لعبوري هات يعني برينوا دري عبرت الجسرة يعني بريمو لو بري برديتسو ما أو بري عبرت عن رأيي تعبير من الرأي خوم كرد يعني أوي لم يشكم بو بران موسر زبانم أدي عبرتسيا بران نوي خوتا لبو أو روداوي كأنما أتو لنا أو روداوي لبرو بسر هاتا كاني قرآني لو هندينا هاتينا وكو أوي درين سيروكك لو خوشي بجريتو يان هر لبو زانياري لبو أوي منهجي جيان رون بكاتو أتو خوت لنا أو ببينيو لنا أو تسيروكانا چونکە ئەو چیرۆکانە وەکو یاسایەکی دووبارە بووەوەیە لە ژیانی ئینسانی دووبارە دەبنەوە لەوەی خۆتی لەناو ببینیوە عیبرەت ئەوەیە کە ئەتوو کە ئەنەما یەکەچی لەو کەسانەی لەناو ئەو بەسەرهاتەی دای داخوا ئەتوو مەوقیفت چ دەبوو ئەگەر مەسەلەن قورئان زۆر باسی بەسەرهاتی موسا عەلەیهی سەلام لەگە فیرعونی دەکات باش ئەمن یەکە گوام لە سەردەمی لەو سەردەمە ژیابە ئەو هات تەماشا دەکەی لە دوور بە دووری دەخینینەوە پێمان شتێکی بەسیتە بەڵام لەو سەردەمەی ژیابم ئایا کەسێک دەبووم ئەو مەوقیفەم دەتانی بنوێنی ببمە ئەتباعی موسا عەلەیهی سەلام و لە فیرعونی دوورکەومەوە ئاخر خۆ پێم بزانن سرم تێدەچی ماڵم تێدەچی لۆ هەیە منداڵم تێبسیتن ئەم دەمتوانی ئەو بڕیارەی بدەم کە شوێن کەوتەی حەق بم ماڵ و منداڵ و سەری خۆم بێخمە خەتەر لەبەرەوەی بەرامبەر ستەم کارەچی برێم ئەمن باوەڕم هینایە و ئەتوو خودانی و ئەتوو خوایەتی تێدانە دەبی ئەو توانی بام ئەو وەکو برێم ئەوەیە بکەم ئەو قوربانیەی بە هەموو شتێکی خۆم بدەم یەکسەر لەوێ کە خۆت بردە ناو وێندەر و وەک کاراکتەرێکی وێندەر دەیەوە سەردەمی خۆت ئەگەر حقیقت دەبوایە وام کردبایە و شوێن کەوتەی موسا بام و شوێن کەوتەی فیرعونی دەبام با لەو سەردەمەش بێمەوە سەردەمی خۆم ئەو جارە با لەو سەردەمەش وا بکەم چونکە هەموو سەردەمەک دیسانێکە فیرعونی خۆی هەیە موسای خۆی هەیە بە تعبیری خۆی ئەهلی حەق هەیە و ئەهلی باتیل هەیە
پیغمبر صلی الله علیه و سلم ابو جهل قال فرعون هذه الامه او فرعون او امته لها مسرد مكان فرعون كان دوباره دبنوه وموسى كانش كتعبير لحق واهل حق ده كان دوباره دبنوه عادتانم موقفي خوم وهابب كقرباني بهمشتشي خوم بدن بس لبينا او الى سر حق ثابت بميانا او خوديتنا او عبره ورقتنا بونوع عبره دروس دبي يعني كاتك كابراد استسر قبران سنة كيسان سرداني قوري بكاتو لقريبيت لبوتسيا قورترين ما بس لوتسيا لبوي عبرتي ورقي عبرت بتسور دجيري بوي اگر امن خوم بين مزي مرديكي بي بارين مو خوم ببارين مو لو زي مرديكي اگر خوم پراندو امنم دشوري مو امنم كفن دكري مو امنم دخري مو جير خاك وشي ديمو لو سرداني قورو لو ناشتني دبينم زور قورايمه بس اگر بخو پرانەوە نەبی هەر برێ ئەوە مردیە و ئەمنیش ئەوە لە جێی خۆمە و لەگەرەوی خەریکی سوال فێم و لەگەرەوی خەریکی تەلەفۆنات و شتی ون دێمەوە هیچ فەرقم نەکردیە عیبرەت بە چ دروست دەبی بەوەی کە خۆت بپەڕێنیەوە لەو ئەو حاڵەتەی و قورئانیش ئەو بەسەر هاتانەی هەمووی بەو پەڕیمە بەستەوە بەس لۆ معلومات نییە تو بزانی چ ڕوویدایە و چ ڕوونیەدایە ئەوان چیان لێ هاتێ تیلکە ئومەتون قەد خەلەت لەها ما کەسەبەت وعەلەیکم ما کەسەبتم خوای گەورە دەفەرمی ئەوان میلەتێک بوون ڕۆیشتن ئەوەی خراپە بوو لۆ خۆیتیان ئەوە چاکە بوو لۆ خۆیتیان ئەدی ئەوەی لۆمە باز دەکرێتن ئەوە نییە محاکەمەی وان بکەین یان بزانین ئەوان چیان بەسەر هاتیە و فەقەت لە بۆ ئەوەی ئەمە خۆمان ببینینەوە دەستوری ژیان وەربگرین چونکە قورئان بەشێکی زۆری بەسەر هاتە یان قورئان دەبێتە سێ بەشی سەرەکی لە ڕووی معناوە بەشی یەکەمی بیر و باوەڕە وانە لانی بیر و باوەڕ کە ڕوون دەکاتەوە بەشی دووەمی لانی ئەحکامە حەلال و حەرام و تەشریعات کە دادین بەشی سێمی لانی بەسەر هاتە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام و هەڕوێستی قەومەکان لە بەرامبەر پێغەمبەران دەبی لە بەرامبەر مەسەلە عەقائیدیەکان بە چاوی تەفەککورەوە تەماشا بکەین ئەوەی باسمان کرد بە تەبەسوڕ و تەفەککور لە مەسەلە علمیەکانیش کە شەریعەتە بە تەعلیم و بە تەفەککور ولا مەسەلەی قەسەسیش بە عیبرەت ئەوەی قورئان لێمان داوا دەکا بە عیبرەتەوە تەماشای و ڕووداوانە بکەین لەبەرەوەی دوایە مەنهەجی ژیانی لێ هەڵدەهێنجین لەبەرەوەی جاری وەیە لە ئوسلوبی فێرکردن ڕوونکردنەوە پەروەردە دووشت هەیە جاری وەیە تو یاسایەکەی دەنووسی و یاسای شەرح دەکەی دوایە نمونەی لۆ دەینەوە جاری شوێ ئەو ئوسلوبە وەکو برێ بە شەوقترە کە یەکسەر نمونەی بینیەوە دوایە یاسایەکەی لێ هەڵبهێنچی قورئان زۆر ئەوەی دەکاتن يعني أسلوب قرآني أو هاي نمونة شيء تو لآخر كمل صورتك كمل آياتك يعني لآخر آياتك أو حقيقتي أو ياساي كديوي أو بنماي جيان رون بكاتو بهوي أو بسراتي أماجة بيدا كاتن أو أماجة بويدا كاتن ك أو حقيقة إنسان لبرتساوي بيتن دو يزور هان ما دا كما لهمو أو روداواني كالرابر دو رويدايا وأو روداواني كالسردماني خوشمان رودا دا بتساوي عیبرەتەوە تەماشا بکەین کاتێک باسی جەنجی بەدر دەکاتن لە پاشان دەفەرمی ئینە فی ذالکە لعیبرەتەن لیولی الأبصار ئەوە عیبرەت بوو ئەو بەسەر هاتە ڕوویدایە ئینسان دەبی پەندی لێ وەربگریتن کاتێک کە باسی هەتا ئەو دەوروبەرەی خۆی لە ئاژەڵان و لە ئیشکردنیان بەڕێوە چوونیان دەفەرمی ئینە وئین لەکم فی الأنعام لعیبرە لەوانیش عیبرەت هەیە هەموو ڕووداوەکان نسقیکم مما فی بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين تماشاكا كو لنيوان خينو لنيوان بيساي شيرتي صاف دردين كو نشاني إخلاص كو إخلاص شتي خالص أويكا أجر أو شيرة خالص بيت بشكا خوينك يعني بشكا بيساي شي برجة نايف تيك دسي عمليش أجر بشا لو غير خواي برجة نايف كميش بي هر تيك دسيتنا وعمل كاتا اوتسيا سرنج تراجع شي لو عبرتي لي وقري لوي لو اشتديكا لو عبرتي لي وقري لوي لبو اشتديكا يعني باس قصة فرعون موسى إذا كباس ما كل كوتا كيد فإن إن في ذلك لعبرة لمن يخشى يعني باس يوي ذاك كبن النظير جولك كان خيانة يعني لبيغمبري كرد عليه الصلاة والسلام خواهي جورا سزايدان بوي كوا
پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەدەری نان و ماڵی خۆیان بە خۆیان بەدەستی خۆیان تێک دەدا یخریبون بیوتهم بئیدیهم وئیدی المؤمنین لەبەرەوەی دەبا بەجێی بێرن ئەو قەڵاتانەی خۆیان کە لە دەوروبەری مەدینە هەیان بوو لە کۆتایی خوای گەورە چ دەفەرمێ فاعتبروا يا أولي الأبصار ئەم گۆش پند وەربگرن پندەکە واضحە کە ئەگەر دژایەتی دینی خوای گەورە بکەن لە کۆتاییدا هەر زەرەر دەینن هەر خەسارەتمەند دەبن ئەوانە چەند دژایەتیان کرد لە کۆتایی وەی لێهات بە خۆیان ماڵی خۆیان ڕووخان زەرەرمەندیان هینە لەوەوە چیرۆکەکانی قورئانی کە تەماشا دەکەی خوای گەورە سبحانه وتعالى بە ئوسلوبەکی وا باسی کردینە کە ئەوەی پێویست بی یعنی ئەوە لە عیبرەتی لۆ ئەو ژیانەی لۆ ئەو باسەی لۆ ئەو بابەتەی باس دەکە بچینە کەسێک برێتن لۆ ئەوەندە چیرۆکی فرعون و موسى عليه السلام دووبارە دەبیتەوە لە هەر شوێنەی لەو سوورەتەی بابەتێک هەیە مەبەستێک هەیە کە دەیەوێ بگەینی ئەو مەبەستەی لەوێن دەرباز دەکات لەو چیرۆکەی ئەو مەبەستەی لەوێ وەکو برێ ئیبراز دەکات و دەیخاتە ڕوو مەسەڵەن لە شوێنەی باسی ئەوەی دەکاتن بانگەواز مەسەڵەن کوب پێغەمبەران عەلەیهیم سەڵات وسەلام کوو بانگخواز دەبی لەسەر بانگەوازی خۆی سووربی لەوێ زیاتر ئەولانەی باز دەکات کە کوو لە بەرامبەر هەموو ئەو ڕەتدانەوە و ئەو دژایەتی خراپەکاران پێغەمبەران عەلەیهی سەڵات وسەلام خۆیان ڕاگرتیە لە شوێنێک کە باسی سەرنجامیان دەکات بە زووی کوو ئەوانە سەرنجامیان بەرەو لە ناوچوون چووە کەواتە لە هەر شوێنێکی باسی ئەوێن دەرە لە شوێنێکی باسی تاقیکردنەوەکان دەکات کوو هەر یەک لەو پێغەمبەرانە تووشی تاقیکردنەوەی هاتن کەواتە پەیوەندی بەو باسەی هەیە بەو بابەتەی هەیە کە تێیدا باس دەکاتن وەخوای گەورە سبحانه وتعالى ئەو بەسەرهاتانەی لە قورئانێ کردیتە یەکێک لە بەڵگەکانی ڕاستی و دروستی ئەو قورئانەی چونکە لە زۆر شوێنی قورئانێ باس دەکات تصدیق الذي بين يديه تصديق الذي بين يديه لەبەرەوەی ئەو بەسەرهاتانە کە لە پێشان ڕووی داینە ئەو قورئانە هاتیە موافق بەوی شتێکی نوێی نەهینایە لەبەر چێ لە مقابل تەصدیقی تەفسیلیشمان هەیە هەندێک ئەگەر هەر هەموو شتێک وەکو ئەوەی کە ئەهلی کتاب لە تەورات و لە ئینجیل و لە زەبور هەیە هەموو شتێکی قورئان طبق الأصل وشی وان بە لەگەڵ کۆپی پەیستەوە نیە کۆپی پەیستەوە قورئان هینایە هەمووی لێ وەرگرتیە ئێستاش زۆر کەس لە ئەهلی کتاب کە مناقەشەی دەکات دەرێ و چیرۆکانیان لەمە وەرگرتیە کە مناقەشەیان لەگەر دەکەی خوای گەورە لەو هەندێک دەفەرمی وتەفسیل الکتابی تەفسیلیشی پێدایە ئەدیلۆ چەندان بەسەرهاتی زۆر ورد هەیە لە قورئانێ باس کرایە لە هیچ ئەوەی وان نییە لە هیچ مێژووی وان نەبووە مەسەڵەن لۆ نمونە بەس لە نمونەی باسیەوەی بکەن کە لەدایکبوونی عیسا عەلەیهی السەلامی لكن أهل كتاب هر أونده هي كبيبي باب لدايق بو توا بلام قرآن باسي أو إذا كاتن كمريم ديهيني تو درين قصي بك قصيناكاو عيسى عليه السلام بقصديت ودر إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا أو لا أنا قرينقا لكن أهل كتاب هرنية طبعا أقول باسي بك إن زور شتي ديك الشيء مسألة قرعة كي زكريا زور مسألة ديك هي لكن أهل كتاب هرنية قرآن آماجة بتفصيلات كيدا دات أصلكش موجودة لكن يعني طبعا ده بها الوابت أجل تصديق نبا ديانجو باشا وقصتشي هنايا كهيتس أساسك نبوة بيشتري وهم بيغمبران هاد باسيان كربي كز باسي نكرديا أو بهنجر رخني عندك لو تصديقي تيدا أجر تفصيل نبا ديانجو بالضبط وشيويا لو هم تصديقه هم تفصيليشه لو ردي هردو قماني بداتوا أوش يكلا گرنگترین کلیلەکانە کە ئینسان بەڕاستی پێ لە قورئانێ بگە کە بزانی کوو لەگەر بەسەرهاتەکانی قورئانێ تەعامل دەکات و کوو بتوانی لەگەڵی هەڵسوکەوت بکاتن چونکە قورئان هەمووی لەبۆ ئەوەیە باسی وان دەکا مەبەستی ئەتوو لە سەردەمی خۆت ئاگار لە خۆ بیتن ئەو شتەی دووبارە نەکەیەوە گەرنە ئەوی ڕۆی خۆ تازە نایەتەوە ئەوان چوونە ژیانی خۆیان وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم